هاوڕێکم کابانە سڵاو لە بەیگیانەکەم جژن لێ پیرۆز بێ. جژنی ئێوەش پیرۆز بێ، زۆر مەمنون. جژنی ئەوش پیرۆز بێت. هەستێکی چۆنە دوو جژن لە یەک ڕۆژە؟ وڵڵا هەستێکی جیاواز و خۆشە، چکە ئەمە یەکەم جارە کە بێزەبەت جژنێکی موسڵمان و جژنی کوردایەتی بەیەکەوە لە هەمان ڕۆژا بێت، شتێکی زۆر جوانە. بۆ تۆ چۆنە؟ بۆ منیش بە هەمان شێوە هەستێکی خۆشە، زۆر تایبەتە بە تشتی. باشە جژنتان کردەوە بەیانی نانی جژنتان خوارد؟ بێگومان سعات 6 بەیانیە منانمان خوارد. شەشی بەیانی بۆ لە چەنەوە هەستاون؟ لە 5 من هەستا. حوتونی خواردمان حوت هەستان. حوتە سەی. بەڵێ. بە حازری چیتە سەر سفرە؟ ڕێگواکەم کێ ئامادەی کرد؟ دایکم. ئەی تۆ کێ ئامادەی کردبوو؟ من شەوەکەی دایکم و لەگەڵ بەیان بێکەوە شتێک مەحازک و بەیانەکەی هەستان تا دایکم چوو بۆ مزگەوت من برنج و شتەکەم لێنا ئیتر. هاوڕێکە؟ هاوڕێکم کابانە. خواردنی دەستیت خواردووە؟ طبعاً زۆر تایبەتە دەرەجەیەکە. دەساوی خۆشە. هەر زۆریش. مادەم هاوڕێ بێستەکە دوادەوە. هەروەڵا قوربان. جژنانە و وەرگری یا جژنانە و بەخشی؟ وڵا وریشم گرت ماشەڵڵا خوشکەزا و برازاشمانە زۆرە بەخشیشم. هەستەکەم ئەوەی وەرت گرتووە هەمووی یاوەتە. تقریبا هەروەڵا. ئەی تۆ من وەرم نەگر بەس بەخشیم. ئەویان زۆر خەلەلە. ناخۆشە لێ تەمەنیانە بەوی بمانەنێ.